گوتی کاکە لەفە بە چەندە؟ ئەمنیش گوتم کاکە بەلاشە حەزکەی پارەش لەگەت دەینێ. ئەم مەدعەمە پێش 6 ساڵ کردمەوە لە جەماعەتی خۆم، 6 ساڵ لەمەوبەر لە جەماعەتی خۆم کردمەوە لە عەمەلە و کرێکارەکانی خۆم. ڕۆژێکیان لە مەدعەم بووم، کرێکاری مەدعەمی خواردنی دەدا بە جەماعەتەکەی خۆم، منداڵێکی بچووک هات کلێنکسی دەفرۆشت. گوتی کاکە لەفە بە چەندە؟ ئەوی جوابی نەداوە، جەماعەتی وەڕێ کرد. جاری دووەم ویستیوە برێ پارەی لە بەرچ دەرینا، تەقریبەن 2-3 هەزاری ڕوبعی لولدرای پێ بوو، 250 لولدرای. ئەمنیش گوتم کاکە بەلاشە حەزکەی پارەش لەگەت دەینێ. ئیدی ئەوە بوو گوتم لەفەی بدێ. دایە مەسەلەن ها لێ ڕاهاتم بوو، زیاتر فکرەکەم پێدا هات کە مەدعەمەکەی بکەمە خۆڕایی لە هەموو کوردستان و عێراق. کاتێک ئەو پارە لولدرایەت بینی لە دەستی ئەو منداڵە چ هەستێکت لەلات دروست بوو؟ هەستەکەم بە سەرێکی ناخۆش بوو، بە سەرێکی خۆش لەبەرەوەی کە لەفەکەم پێدا بەلاش. بەسای ئەو منداڵەش توانیم کە مەدعەمەکەم 6 ساڵە بەکاری دێنم بە خۆڕایی. یعنی ماوەی 6 ساڵە لێرە خواردن بەبێ بەرامبەر دەدرێتە خەڵک؟ بەێ 6 ساڵە ئەو مەدعەمە هەیە بەبێ 1 ڕوبعی لە کەسی وەگرین، ئەوە نانی تەوجیع دەکەین بە 24 ساعتی. لەو 24 ساعتەی دەگمەنی ڕۆژە شەوەکان مەسەلەن ساعت 10 و 12 شەوێ قەپات دەکەین 2-3 ساعت ئەوها ئەگەر چۆل بیان باران بی.